لەلایەن تیرۆریستە تەکفیریەکانەوە کە داعش بوون. ئەو کارەساتەوەی کە لە شنگال ڕوویدا یەکێک بوو لەو ڕوودا و زۆر خراپانێکە لەلایەن داعشەوە ئەنجام درەوە و جیاکارێکی گەورە بوو دژ بە و نەتەوەیەکرا و لە ماوەی چەند کاتژمێرێکدا زۆرێک لە گەلی شنگال فڕێنرا و زۆرێک سوکایەتی بەم ناوچەیە و ژمارێکی زۆر لە خەڵکەکەی ئەوەرە بوون و زۆرێک لە بڕیاری زۆر سەختدرا لەلایەن ئەو دادگانە یاسایانەی کە لە مووسڵەوە دروستکراوە و زۆرێک لە تاوانی تر لەلایەن ئەو ڕێکخراوە ئەنجام درا کە زۆرێک لە یەزیدیەکان بەدیل گیران و هەندێکیشیان لە ئافرەت و منداڵ لەناو ئەوەندا بوو هەموو گیان ئاما بینەری ئەو کارەساتە بوون. ئەوە لە ئاسی نێودەوڵەتیدا لە ئێستادا بێدەنگێکی زۆر هەیە دژ بە ئێزدیەکان و تەواوی گەلی عێراقی و تاوکو ئێستا ئەوەی داعشکە ئەنجامیداوە لە ماوەی ڕابردوودا دژ بە مرۆڤایەتی و زۆرێک لەو تاوانە گەورانەی کە ئەنجامیداوە دژ بە مرۆڤایەتی هێشتا بەردەوامە. بۆ تەواوی گیانمان ڕوون کردوێتەوە بە تەواوی لە هەموو کۆنگرە نێودەوڵەتەکان و بە تەواوی بۆ گەلی عێراقمان ڕوون کردوێتەوە هەموو ئەو تاوانە گەورانەی کە ئەنجام درراوە بە بەردەوام بۆ گەلی عێراق و ئاسی نێودەوڵەتی ڕوونمان کردوێتەوە بۆ ئەو کاریگەریانە کە لە دواتردا ئەو گروپە تیرۆریستە توندڕەوە ئەنجامیەدا چۆن کاریگەری لەسەر عێراق و ناوچەکەیەوە تەواوی وڵاتانی دراوسێمان ئاگادار کردوێتەوە کە لێوەی کە ئەو پەیمانی عێراق بکەن و هاریکاریمان بکەنەوە تاوەکو ئێستاش جەنگ بەردەوامی هەیە دژ بە و چەکدارانە. لە ئێستادا ئەرکێکی مرۆیی و ئاخلاقیمان لە بەردەمدایە بۆی کە ئێزیەکان بەپارێزین و ئاوەرەکان یارمەتی بدەین و تەواوی کۆمەڵگانێ و دەوڵەتەکان هەموو ڕێکخراوەکان بە تەواوی پشتیوانی حکوومەتی هەرێم و ناوەندی بکەن کە لە ئێستادا زۆرێک لە ئاوەرەکان لەو ناوچانەدا بوونیان هەیە و بەتایبەت لە هەرێمی کوردستاندا کە زۆرێک لە ئاوەرەکان لەو ناوچەیەدا نیشەجێبوونەوە هەموو هەموو خەڵکی نینەوە بوونەتە قوربانی بەتایبەتی ئێزیەکان لەلایەن ئەو ڕێکخراوە تەکفیریەوە کە هەموو ناسەقام گیری تەواوی عێراقی تێکداوە بۆ ئەوەی زۆرێک لەو ناوچانە کۆنترۆڵ بکاتەوە و دیمۆگرافیای ئەو ناوچانە بە تەواوی بگۆڕێت. ڕێکخراوی داعش کە ڕێکخراوێکی توندڕەوی تیرۆریستە کە کۆمەڵکوژی دژ بە ئێزیەکان و زۆرێک لە نەتەوەکانی تری کردووە ئەو هەوڵاتانێک کە بێتەوان و بۆیە داوا لە ئەنجومەنی ئاسایشی نەتەوەی ئەەکەین بۆی کە ئەم تاوانە بباتە دادگای لە های و بەبێ هیچ دواخستنێک و زۆرێک لە جینۆسایدی دژ بە گەلانی عێراق ئەنجام دەوت و پێویستەکە کە شنگال دووبارە کۆنتترۆل بکرێتەوە و هەموو ئەو خەزانێک کە لە دەوروبەوە تەواوی مۆسڵەوە ئەم ناوچەیە تەواوی عێراق کۆنتترۆل بکرێتەوە تۆ دۆخی ئاسایی ژیان بگەڕێتەوە بۆ خزمەت گوزاریەکانیش بۆ ناوچانێک کە دووبارە کۆنتترۆل دەکرێنەوە. ئێمە دووبارە پشتیوانی خۆمان دەردەبڕینەوە پشتیوانی گەورە دەردەبڕین بۆ هێزە چەکدارەکان و پێشمەرگە و حەشدی شەعبی و ئەو هێزانەی کە سربەسوونەکەنەوە و ئەوانەی کە دژ بە داعش دەجەنگن و بۆ پشتیوانی کرد لە مرۆڤایەتی سڵاوی خواتان لەبێ و عێراق سەرکەوتووە.